بەڵە خۆشویستان بەردەوامە بین لەگەڵتان پێش چەند ڕۆژێک لووتکەی ئاشتی جیهانی لە ئەفریقای باشوور بە تایبەتی لە شاری جۆهانسبێرگ لەوێدا بەڕێوە چواوەی کامایی دڵخۆشیە بۆ ئێمەی کورد. دوو کورد بە دیارە بێگومان زیاتر لە 60 وڵات واتە نوێنەری 60 وڵات زیاتر لەو لووتکەیەدا بەشداری کردووە. دوو کوردیش بوونەتە نوێنەری ئاشتی نێودوڵەتی ڕێکخراوی ئاشتی نێودوڵەتی دیارە بێگومان ڕێکخراوێکی دیارە و کار دەکات بۆ بەرپاکردنی ئاشتی لە سەرانسەری جیهاندا بە تایبەتی هەر نوێنەرە و دەچێت لە نێو ئەم لووتکەیەدا گفتوگۆ و باس و خواز دەکەن لەسەر ئاشتی جیهان. من نامەوێت زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەم. ئێستا یەکێک لە نوێنەرەکان نوێنەری ڕێکخراوی ئاشتی نێودوڵەتی لەگەڵمدایە بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە ستودیۆی کورسا تایمسەوە لەگەڵمدا دەبێت. خاتولەنیا جەمال زۆر بەخێر بێ سڵاو لێبێ خاتولەنیا بەشداریکردنی تۆ کە ئێستا دیارە بێگومان پیرۆزبایی ئەم پۆستە تازیێشتان لێ دەکەین نوێنەری ڕێکخراوی ئاشتی نێودوڵەتی. لووتکەی ئاشتی نێودوڵەتی لە ئەفریقای باشوور پێما بێت هەموو ساڵێک دەبەسترێت. ئەم ساڵ چۆن بوو ئێوە وەکو کورد بەشداریتان تێدا کرد؟ زۆر سپاس کاگاری ئێوارەی تۆ بینەران باش. لە ڕێکخراوی ئاشتی جیهانی ئەم ساڵ کۆڕبەندی خۆی پێشتر لە چەند وڵاتێک ئەو کۆڕبەندەی بەستووە، بەڵام ئەم ساڵیان لە ساوز ئەفریقا لە ئەفریقای باشوور بوو لە شاری جۆهانسبێرگ کە نوێنەری زیاتر لە 60 وڵات بەشداری کرد. بە خۆشحاڵیەوە ئێمە دوو کورد توانیمان نوێنەراتی هەموو عێراق بکەین و ئێمەیان دیاری کردووە بە نوێنەری ئاشتی بۆ هەموو عێراق و یاریدەدەری نوێنەری عێراق. کێ ئێوەی دیاری کرد بۆ ئەوەی کە بەشدار بن لەم لووتکەیە؟ ڕێکخراوی ئاشتی جیهانی چکە ئێمە پێشتر بە فۆرما و بە سیڤە ئەپلای ئەەکەیت و دواتە شۆرلیست دەکرێت و ئێمەش لە کاندیدە بەهێزەکان بوون بۆی کە بتوانین نوێنەراتی عێراق بکەین و واجێگیری و هەروەها یاریدەدەری نوێنەری عێراق توانیمان ئەم ساڵ بەشداری بکەین بە خۆشحاڵیەوانە کە بە دروشمی ئاشتی لە ڕێگەی دیالۆگەوە. باشە. واتە ڕێکخراوەکە پێشتر بانگێشتی کردو بۆ هەموو جیهان کە کەسانێک کە لەم بوارانەدا کار دەکەن لە ڕێگەی سیڤە و لە ڕێگەی پڕکردنەوەی فۆرمۆ بتوانن بەشداری بکەن. واتە پێشتر ئاگاداری نامەیەک هەبوو؟ بەڵێ پێشتر ئەوان لە وێبسایتی فەرمی خۆیانەوانە فۆرمی ئەلکترۆنیە پڕێکەکەیتوانێ بۆ ماوەی مانگێک هەر کەسێک ئارەزومەند بێ بەو مەرجەکانی ئەوانی تیابێت لە ڕووی ئەکتیڤیتی و چالاکیەوە لە ڕووی سیڤەوە و هەروەها لە ڕووی تەمەنەوانێ چکە ئەمانە بۆ گەنجانی هەموو دنیا بوو سەرکردەی گەنج لە دنیاە کە چۆن لە کۆمەڵگەی خواردە جێدەستیان دیار بووە و چۆن ئەتوانن نوێنەراتی وڵاتەکان بکەن و عێراقیش یەکێکە لە وڵاتانی زۆرترین کاریگەری خراپی جەنگ لەسەر وڵاتی ئێمەیە و چۆن بتوانین ئاشتی و پێکەوەژیان و بنیادنانی ئاشتی لە کۆمەلگایە وێنا بکەین لە بەرچاو نوێنەرانی دنیاە. ئەمە چۆن ئەم وێناکردنە ئەم بنیاتنانە تۆ خۆت وەکو کوردێک یاخود ئەو کوردە بەڕێزی تریش کە لەگەڵ تا بەشدار بووە ئێوە چۆن توانیتان ئەم وێنایە بگێنن بە گەلانی دنیا؟ پێما بێت بە بەشداری زیاتر لە نوێنەری 60 وڵات بەشداری ئەم لووتکەیە کراوە. چیتانوت سەبارەت بە بنیادنانی ئاشتی لە سەرانسەری جیهان بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان هیچ تێڕوانینێک پێشوەختە باگراوندێکیان هەبوو لەسەر ئەم هەرێمە لەسەر عێراق؟ کاگاری ئەوەی جێگەی خۆشحاڵ و ئێمە ئەم جارە بەشداربێکی سادە نەبووین بەڵکو شانسی پێشکەشکردنی وتار و شانسی پانێلیست بوون کە وەکو پانێلیستێک بەشدار بووین و شانسی ئەوان پێیا بوون کە ڤیدیۆیەکی 5 دقەی پەخش بکەین لەوێ لچکە کۆنفرانسەکە هەمووی 2 ڕۆژ بوو، بەڵام ئێمە ئەتوانم بڵێم چەند دقەیەک لەو 2 ڕۆژەمان پێ بڕات کە بتوانین هەم لە وتارەکەمانە باس لە عێراق و کوردستان بکەین و کاریگەریەکانی جەنگ لەسەر عێراق و ئاشتی و پێکەوژانیش لە عێراق چکە ئێمە لێرە زیاتر لە 8 ئاینی جیاواز لە کوردستان و عێراق پێکەوژیانی ئاشتیانەیان هەیە و هەروەها چەندین نەتەوە و چەندین زمانی جیاواز لە کوردستان و عێراق بە ئاشتیانە پێکەوە ئەژین. بۆیە ئێمە باسمان لەوە کرد و هەروەها لە پانێڵەکەیە بە هەمان شێوە و ئەو ڤیدیۆیش کە ئێمە تاکە ڤیدیۆی 5 دقەی بوو لە هەموو 2 ڕۆژی کۆنفرانسەکە پەخش کرا کە لە دواتریش لە میدیاکان و لە سوشال میدیاشە ئێمە ڤیدیۆکە بە ژێرنیسی کوردی بڵاوەکەینەوە. ئەو ڤیدیۆیە 5 دقە لەسەر هەموو کاریگەری خراپەکانی جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتیش عێراق و سووریا کە لە ئێستاە باسمان لە چەند لەقتێکی تایە لەسەر هەڵەبجا و لەسەر ئەنفال و هەروەها لەسەر
عێراق پێش جەنگ و دوای جەنگ کە چ کاولکارێک لە ڕووی ئابووری لە ڕووی بیناسازی هەروەها لە ڕووی خوێندن لە هەموو ڕۆکانەوانەیە جەنگ چ ئافاتێکی هێنێ بۆ هەر کۆمەڵگەیەک و ئاشتی یان پێکەوە ژیانیش چ خۆشگوزەرانیەکە هێنێ بۆ هەر نێتەوەی ئێمە توانیمان هەم لە ڕێگەی ڤیدیۆکە هەم لە ڕێگەی ئەو تاریکە من پێشکەشم کرد و هەمیش لە ڕێگەی پانێڵەکانەوە و گفتوگەکانەوە بتوانین باشترین نوێنە پێشکەشکەین و بۆ ئەو پرسیاری دووەمیش لە نوێنەری 6 وڵات تەنها یەک کچی بەرازیلی وتی من کوردستانە ناسم بەڵام هێشتا بۆ ئێمە جێگەی دڵخۆشی بوو کە لە نوێنەری 6 وڵاتیشە تا چەند گرنگە بەشداریکردنی ئەم جۆرە لووتکانە ئەم جۆرە کۆنفرانسانە بۆ ئەوەی ئێمە زیاتر کە نزیکەی 30 ساڵ بەسەر زۆرێک لە جینۆسایدەکان زیاتر تێدەپەڕێت بەڵام سیرێکی لە نوێنەری 6 وڵاتە تەنها کەسێک دەمانناسێ کەوکو خۆت دەڵی کە هێشتا جێگەی ئومێدە تا چەند گرنگە بەشداری کورد لەم جۆرە لووتکە و لەم جۆرە کۆنفرانسانە زیاتر بکرێت بە دڵنیایی زۆر گرنگە بەشداریەکە لەبەری تۆ یەکەم وێنەیەک پیشانە دەی دوای ئەوە ئەتوانی باسی خۆت کەی دوای ئەوە ئاڵا و پۆشاکی خۆت بەڕگەیەکی تیا بوو کە پۆشاکی نەتەوەی و هەروەها ئاڵای نەتەوەکەت پێشکەشکە ئێمەش بە خۆشحاڵی ئاڵای کوردستانمان بەشداری پێکرد پێشتر ئەگەر ئەم شانسانە هەش بوو بێت تەنها وەکو عێراق هەبووە بەڵام زۆر خۆشە کە ئێستا گەنجانی کورد بەڕووی دنیای کراو نەتوانێت بەهۆی لێهاتوویەوە بێ بەهۆی زمانزانیەوە بێ بەهۆی بەشداریکردنیان لە کۆنفرانسەکانی پێشترە بوو بێت ئەم چانسانە بە فرسەت وەرەگرن و ئەتوانن لەوێ نمایشێکی زۆر باشی هەم نەتەوەی کورد بکەن و هەمیش باس لە کوردستان و هەموو ئەو پێکەوە ژیانانە بکەن کە لە کوردستانی عێراقا هێچکە بەڕاستی ئێمە تا ئێستا لە دەرو هەروەکو عێراقا ناسرین لە لای خەڵکی چکە عێراق کانترێ وڵاتە بەڵام وەدەوڵەتە بەڵام ئێمە بە جهدی خۆمان و بە پیشاندانی ئاڵای کوردستان بۆ زۆر قسەکردن لەسەر کوردستان یان هەرێمی کوردستان کە هەمیشە پێیان ئێمە هەرێمێکی سەر بەخۆین لە عێراقا ئەمە وا ئەکات کە ئەوان زیاتر ئێمە بناسن و زیاتر تەرکیز بکەنە سەر ئێمە و کار و چالەکەکان و پێکەوە ژیانەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە. باشە لەنیاخان لە سەرەتای قسەکانتە ئاماژەت بەوە کرد کە ئەم ساڵجیا لەو لووتکانی تر لەو کۆنفرانسانی تر کە بەشداریتان کردووە چانسیەوەتان هەبووە کە وتارتان نەبێت یاخود لە دیبەیتدا بەشداری بکەن لە دیبەیتەکەدا زۆر جار بێگومان پرسیار و وەڵام دروستە بێت کاتێک ئێوە بابەتەکەی خۆتان وتارەکەی خۆتاندا هەستان کرد پرسیار لای ئامادەبوانی ئەو لووتکەیە دروست بووە هیچ جۆرە پرسیارێکرا کە جێگەی سەرسامی تۆ بێ یان تێڕامانی تۆ بێت دیارترین پرسیارەکان چی بوون؟ بەڕاستی ئەو ڤیددیۆی کە ئێمە نمایشمان کرد لە دوای لە کاتی ڕاستەکە چەندین نوێنەر هاتنکان ئەو ڤیددیۆ زۆ ئیمۆشنال بۆ زۆ کاریگەر بووە لەبەرەوەی بەڕاستی هەستی ئێمەی بزواندووە دەربارەی ئەو کارە ساتانە بۆ نمونە لەسەر مناڵ لەسەر ژن لەسەر ئاوارەبوونی خەڵکی بۆ ئەو وڵاتانە کە جەنگی تیاوە هەروەها پرسیاری ئەوان کرد کە ئەو کەسێک کەوتی من کوردستانی عێراق ناسم لە ڕێگەی ئەوەی کە ئێوە ئافرەتەکانتان جەنگەکەن لە پێناو نیشتیمانە کە ناویشان شەروانە کەمە بەڕاستی بۆ من زۆر دڵجێگەی دڵخۆشی بوو کچێک لە بەرازیلەوە خوێندنەوەی هەبێت لەسەر کورد و کوردستان و بزانێت کە ئێمە مەسەلە ئافرەتانیشمان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بەرگریکردن لە وڵاتە و لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ تیرۆرە کە ئەتوانم بڵێم دیالۆگەکان زیاتر لەم تەوەرانەیە بوو. لەنیاخان ئەوانەی نوێنەری وڵاتانی تر کە لەگەڵتان بوون لە لووتکەکەدا هەریەکەیان بەجیا باسی لە وڵاتی خۆی دەکرد لەسەر ئەو ئاستەنگیانەی بەردەم ئاشتی نێودەوڵەتی قسەیان دەکردیان ئەوان زیاتر هەستە کرد زمانەکەیان کەمێک گڵۆباڵتر بوو بەو پێی کە زۆرێک لە وڵاتان کە جینۆسایدیان بەسەردا هاتووە ئەوان زۆرترین کاریان کردووە ئەگەرچی ئێمە ژۆک و کورد هەنگاومان ناوە کە زۆرترین مەرگەساتەکانی کورد بە جینۆساید بناسیێنین بەڵام هەستە کرد لە زمانی ئەواندا گڵۆباڵیەک زیاتر یاخود بەنێودەوڵەتیەک زیاتر دیار بوو ئێوە تەنها ئەم هەنگاوی کە ناتان کە جێگەی دەستخۆشیە دەبێت هەنگاوی یەکەم ستێپ یەکەم بۆ ئەوەی کە ئێمە زیاتر جارە بەس بناسرین دواتر هەنگاوی تر بنین بۆ ئەوەی کە زیاتر بابەتەکانمان چیرۆکەکانمان بە دنیا زیاتر بڕوات یان بڵاو بێتەوە.
بەڕاستی کاگاری هەر وڵاتە و کۆمەڵک معاناتی خۆی هەیە وڵاتی تیابوو کە باسی لە هەژاری لە وڵاتەکەیە کرد باسی لە داڕوخانی ئاستی ئابووری وڵاتەکەیە کرد بەهۆی جەنگەوە یاخود بەهۆی ململانی سیاسیەوە لە وڵاتەکەیە وڵاتە بوو باسی لە خراپی باری ڕەوشی خوێندن و پەروەردە ئەکرد لە ئەو بیئەی کە ئەو لێوەی هاتووەوە هەروەها زۆر لە وڵاتان باسییان لە توندوتیژیە کرد لە عونف کە هەیە لەناو کۆمەڵگەکانە بەهۆی کەڵچەرەوە بەهۆی ئاینەوە بۆ نمونە توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان توندوتیژی بەرامبەر بە مناڵ واتە هەر وڵاتێک معاناتێکی تایبەت بە بیئەکەی خۆی هەبوو لەوێ باسی لێوا کرد و دوجاری بەڵێ بە گشتی هەمومان باسمان لە بابەتەکانە کرد بە شێوازێکی گشتگیر چکە لەوێت تۆ نێودەوڵەتیە ئەو کۆنفرانسە واتە ئەبێت تیشی بخەیتە سەر هێڵە گشتیەکان زیاتر لە هێڵە تایبەتیەکانە ناتوانانی بوەستیت و چڕ ببیتەوە مەگەر حاڵەتێکی شاس بتەوێت زەقی بکەیتەوە باشە ئێوە کاتێک کە بەشداری ئەم لوتکێتان کردو زۆرێک لە میدیاکان پرسیارن ئاڕاستی کردو بەشێک لە دیمەنەکانیش دەبینین لەسەر شاشە دیارترینەوە پرسیارانەی کە میدیاکانی نێو کۆنفرانسەکەیان نێو لوتکەکە کە ئاڕاستی ئێوە کراوە چی بووە؟ لەو پرسیارانە بەڕاستی بۆ نمونە عێراق چەندین ساڵە ئێمە لە میدیا ئەبیسین کە جەنگی تیا یاخۆت دراوسێ ئەو وڵاتانێک کە ڕوبەڕووی جەنگ و توندوتیژی ئەبنەوانێ بۆ نمونە ئێستا ڕەوشی عێراق لێ چیایە بۆ نمونە ئێستا هەڵبژاردن و پرۆسی سیاسی لە عێراق چۆنە ڕوات ئایا نوێنەرەکانی ڕێکخراوەکانی ئاژانسی باڵای نەتەوەی یەکگرتووەکان هەبوونیان لە عێراقا تا چەند لە ئاستی پێویستایە ئەی ئینپوتی ئەوان بۆ ئەو کۆمەلگای ئێوە چییە خزمەتی ئێوە بۆ پەنابەران و ئاوارەکان چییە بە شێوەیەکی گشتی باری ئابووریتان ئێستا گەشتۆتە چ ئاستێک مەسلەی ئاین و نەتەوە بەرێکەوتن هەیە لە وڵاتی ئێوەیە یان نییە بچکە بە دروشمی ئاشتی لە ڕێگەی دیالۆگۆ بوو زیاتر چۆنڵی تاوتوی ئەم پرسانە ئەکرات و تشکی ئەخرایە سەر باشە ئێوە لەم لوتکێدا ئەگەرۆک و دوایین شتێک یاخود دوای پرسیاری منیش دەبێت لەمەولا پێویستە چی بکەین لەم لوتکانەدا پێم خۆشە وەڵامی تۆم هەبێ بەڵام پێشەوە پرسیارەکەم ئەوە بوو کە بوونەتە نوێنەری ڕێکخراوی ئاشتی نێودوڵەتی ئەرکی ئێوە لەمەولا چی دەبێت ئەو دوو کوردی کە دەبنە ئەم نوێنەری ئەم ڕێکخراوە پێم خۆش بوو ئەم پرسیارە لەبەری بەڕاستی لێرە ئێمە ئەلانیەوە بکەین کە لە ئەم ماوەی ئەم ساڵە واتە تا کۆتایی 2019 ئێمە کۆمەڵێک ئەرکمان هەیە لەوانە کۆکردنەوەی نزیک یان زیاتر لە 100,000 ئیمزا لە سەرتاسەری عێراقا و هەموو پارێزگاکان لە خوێندکارانی زانکۆ لە ڕێکخراوەکانەوە لە خەڵکی ئاساییۆ لەبەرەوەی لە هەر وڵاتێکەوە ئەم ڕێژەیە ئیمزا کۆ ئەکرێتەوە دواتر ئەبێ بگاتە چەند میلیۆنێک کە بگاتە هێرتکوارتەری واتە بنکەی ڕێی یونامی لە نیویۆرک پرسیارەکان چیەوە تا ئەو ئیمزانی کە کۆ دەکرێتەوە لەسەر چییە؟ ئێمە فۆرمێکی تایبەتمان هەیە لەو فۆرمە ئەو کەسە هەندێک زانیاری کەسی خۆی ئەیات و واژۆ ئەکات بۆ ئەوەی کە ئاشتی من لەگەڵ ئەویان کە ئاشتی لە سەرتاسەری جیهانە بەرقەرار بێت داوای ئاشتیەکەم بۆ هەموو جیهان داوای پێکەوژیانەکەم لە جیهانە ئەمە ئەگاتە یونامی و دوای ئەوە ئێمە ئەرکیەوەمان هەیە کە کۆمەڵێک ئیڤنتی داوخۆیی واتە ناشناڵ ئیڤنت بکەین لەسەر ئاستی کوردستان و عێراق و ئیڤنتێکیش مافمان هەیە کە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە ڕێکی بخەین هەڵبەتە ئەگەر سەپۆرت و پاڵپشتی هەبێت ئێمە ئەتوانین بانگهێشتی کۆمەڵێک نوێنەری بیانی بکەین بۆ ئەوەی کە بێن لە کوردستانی عێراقا بۆ یەکەمین جار کۆنفرانسێکی نێودەوڵەتی لەو شێوەیە لە کوردستانی عێراقیشا ئێمە بتوانین ئیڤنتێکی نێودەوڵەتی بکەین هەڵبەتە ئەمان ئەکەوێتەوە سەر هاوکاری بەڕاستی حکوومەت و ڕێکخراوەکان و ئەو سپۆنسەرانی کە هاوکاری ئەمان بچکە هێنانی بۆ نمونە 6 نوێنەری نێودەوڵەتی ئەتوانم بڵێم ڕەنگە پێویستی بە توانایەکی باشتر بێت بۆی کە هەم لە ڕووی سکیۆریتیەوە هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی ئیدارەدانی ئەو چەند ڕۆژەی ئەوان لێرە ئەبن بۆ لە نێخانکەی دەست پێەکەن ئەم ئیمزا کۆکردنەوەیە کەی دەست پێکات بێکی زەمەنی هەیە ئێمە دواش کەوتوین ئەم چەند مانگەی سەرەتای 2019 ئەبێت ئەگەر ڕازگۆم لەگەڵتا ئەبێ لە بەیانی و ئێمە ئیش لەسەرەوە بکەین کە لانی کەم جارێ بە واژۆکان دەست پێ بکەین دواتر بە هەنێک ئەوەرنێس و سمینار و ئەوانە دەربارەی ئاشتی و ناساندنی ڕێکخراوی گلۆباڵ
پیس واتە ڕێکخراوی ئاشتی جیهانی لە کوردستان و عێراقا و بە دوای ئەوەیە ڕێخستنی ناشناڵ ئیڤنتێک واتە ئیڤنتێکی گەورە لەسەر ئاستی کوردستان کە چەند پارێزگایەکی کوردستان نوێنەریان هەبێ و بەشداری بکەن بۆ قسەکردن و دایالۆگ لەسەر ئاشتی دواتر ئەمانە هەمووی پەخشەکرێتەوە لەسەر وێبسایتی فەرمی ڕێکخراوی ئاشتی جیهانی و ئەگەر کرا و توانە هەبوو لە چەند مانگی ئایندەواتە پێش کۆتایی هاتنی 2019 بتوانین کۆنفرانسە نێودەوڵەتیەکەش ساس بکەین لە کوردستان. واتە گرنگەکەی لە دوایین پرسیار ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە خاتوێنیا گرنگەکەی لە ساسکردنی کۆنفرانسە نێودەوڵەتەکەی یان نەخێر دیوێکی تری هەیە ئەم کۆکردنەوەی ئیمزا و سازدانی ئیڤنتەکە. بەدڵنیای هەر یەکێک لەم چالاکیانە ئەتوانم بڵم ئیفێکت و کاریگەری خۆی هەیە بۆنمەکە ئێمە واژۆکان کۆکەین لەگەڵ واژۆی هەموو ئەم وڵاتانە چکە ئەوان لە هەر وڵاتێک وەکو ئێمە کانتری دایرەکتەر و کانتری دایرەکتەر ئەسیستانتیان واتە نوێنەری وڵاتەکە و یاریدەدەری نوێنەری وڵاتەکان هەیە لە هەموو ئەم وڵاتانی کە بەشدار بووین ئەم واژۆیانە کۆکرێتەوە و دوجا هەمووی کۆکرێتەوە ئەدرێت بە نوێنەری یونامی یان UN ئەجنسیەکان لە نیویۆرک ئەمە خۆی کاریگەریکی خۆی هەیە بەڵام کردنی وەرکشۆپ و سمینار و دەورات لەسەر مەسەلەی ئاشتی و پێکەوژانی ئاشتیانە لە هەرێمی کوردستانە ئەمە کاریگەریەکانی بۆ ناوخۆی خۆمان هەیە کە ئێمە زیاتر جەخت لەسەرۆکەینەوە کە پێکەوژانی ئاشتیانە پێویستە لە کوردستانە هەبێت کە بەش بەشێکە لە ئامانجی و بیر بدەچێت ئێمە ئەتوانین 20 ئەمباسەدۆر واتە 20 نوێنەری هەڵبژێرین لە هەموو عێراقا کە من لێرەوە بە گەنجان یاخود بە هەر کەسێکاڵێم کە حەزەکە کاری ڕێکخراوی یاخود کاری چالاکی کۆمەلگای مەدەنی بکات ئەتوانێت پەیوەندی بە ئێمە بکات و ئێمەش فۆرمی فەرمی ئەنێرین بۆیان هی ڕێکخراوی ئاشتی جیهانی کە پڕی بکەنەوانێ دواتر ئەمانە شۆرت لیست دەکرێن لە ڕێگەی ئێمەوە یەکەم جار وەکو نوێنەری عێراق و دواتر ئەچێتە لای ڕێکخراوی ئاشتی جیهانی ئەوانی شۆرت لیستەکەن و ئێمە 20 ئەمباسەدۆر واتە 20 نوێنەر بۆ ئاشتی هەڵئەبژێرین لە هەموو عێراقا. خاتو لەینا جەمال نوێنەری ڕێکخراوی ئاشتی نێودەوڵەتی سپاس بۆ ئامادەبوونت پیرۆزبای ئەم پۆستە تازەتانێ دەکەن بە هیوای سەرکەوتن و کاری باشتر و جوانتر لە پێناو ناساندنی زیاتری کورد بە تایبەتی چیرۆک و مەرگەساتەکانی گەلی کورد و لە ڕێگەی ئەم جۆرە چالاکی و سیمینارانەوە بە هیواین زیاتر و زیاتر بێت.